خەڵکی یادگاریەکی زۆریان لەگەڵ ئەم فۆتۆگرافەرە هەیە و هەمیشە لە نێو بازاڕ و شوێنە گشتیەکانی ڕەواندۆز ڕێزی لێ دەگیرێت و پیشەکەی بە بەرزی دەنرخێنن. وەک پیشەی هەمیشەی ڕۆژانم دێمەنێ و سنتەری شاری ڕوانزوو لەگەڵ هاوشاریانی خۆشەویست و ئەبمەوە بۆ ئەوەی وێنە و گرتەی ڤیدیۆیی جوانیان تۆمار بکەم و ئەرشیڤ بکەم. ئەمە وەکو پیشەیەکی هەمیشەی منام کە وێنەکان ئەگرم هەم خۆم بە خۆشحاڵە زانم هەمیش سوود با بڵێن هاوشاریانی خۆشەویست پێی مرتەعەبن و بە تایبەتی ئەو کەسانی کە لە دەرەوەی کوردستان زۆر خۆشحاڵن کە خەڵکی خۆیان ئەبینەوە لە شاری ڕواندز. سەعید فەتحی زیاتر لە 20 ساڵە وەک دەڵێت ڕۆژانە وێنە و ڤیدیۆی ڕەواندۆز و خەڵکی شارەکە بەبێ جیاوازی تۆماریان دەکات و بڵاویان دەکاتەوە و دواتر ئەرشیڤیان دەکات. بەو هۆیەوە توانیوێتی ژیان و وێنە و ڤیدیۆی سەدان خەڵکی شارەکە ئەرشیڤ بکات و لای خۆیان بپارێزێت. یەکێکی دیکە لە تایبەتمەندەکانی کارەکەم جگە لە ئەرشیڤکردنی ژیانی ڕۆژانی هاوڵاتیان لە شاری ڕواندز گرنگجیدانە بە سروشی ڕواندز کە شارێکی گەشتیاری بەهۆی بوونی ئەو هەموو شوێنە گەشتیاری لە شاری ڕواندزدا هەن. منیش توانیمە کۆی ئەو سروشە جوانی شاری ڕواندز زیاتر لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتیەکان و وێبسایتەکان و گرنگجیدان پێوە زیاتر بناسێنم. ئیدی لەم بوارەشدا تاوەکو ئێستا هەفت پیشانگای تایبەتیم کردوتەوە لەگەڵ بەشداریکردن لە 8 پیشانگای هاوبەش لە شارەکانی هەولێر و سلێمانی و دەهۆک و ڕانی و سۆران و ڕەواندز. بەشێکی زۆر لە خەڵکی بۆ وەرگرتنی ژیاننامە و وێنە و ڤیدیۆ و ئەرشیڤی کەسوکار و هاوڕێ و کەسایەتیەکانیان دەچنە لای ئەم فۆتۆگرافەرە و سوودی لێوە دەبینن. مامۆستا سعید 20 سارەبی لە شاری ڕەوانزی ڕسمی ئەگری ڕسمی ئەو ملەتەی لەسەر تا گاتەبنی پیرەمێر گەنج یعنی پێشانی شەدا زەلاین بوومان پێشانەدا کەس 30 سارە مردە ئێمە لەوان هەر نەمدیدوی هەنەش نەزانیبی یادگارینە زۆر خۆشمان پێشانەدا بەردەوامیش لێیشی خۆشی زۆریشی لێ مەمنون. وەک باسی لەوە کرد هەمیشە هەوڵی داوە ژیان و گوزارانی خەڵکی ڕەواندۆز و سروشت و شوێنە گەشتیاریەکانیان لە ڕێگەی ئەو فۆتۆ ڤیدیۆانەوە بە خەڵک و جیهانی دەرەوە بناسێنێت بۆ هۆیەوە توانیوێتی ببێتە خاوەنی چەندین خەڵاتی ڕێزلێنان لە ئاستی جیادا. ئەحمەد جێباری دەنگیان دیکە ڕەواندز.